ناوم سەرمەسوعادە خەڵکی شاری کردوگەم دەمێکە میشاکەم نزگەی 7 ساڵە بێ ئیشی تەنور ئەمی شێوازی تەنور دروستکردنە خۆڵەکەی بە خۆڵێ تایبەت لای معدەنەکان هێنین هەت شوێنێ نەوتی لێ بێ ئەو شوێنە خۆڵەکەی باشە چەورە خۆڵەکەی نابێ هیچ جۆرە بەردێکشی تیاابێ تر بە گەڵابای هێنین ئەیکەینە ناو تەشتەوە ئەی حوسێنی 2 سەعات 3 سەعات ناو تەشت بێت دوایەوە لەگەڵ کایە حەلێکەین ئەیشێنی کەوەکو ئەوەی لێ دێ هەفتەیە بێ لەژێر لایلۆم هەتا ئەتوشێ جوان دوایەوە ئیشی لێکەین ئەیکەینە تەنور سەرەتا قاعیدەکەی داهێنین ئەساسەکەی ژێرەوەی دوایەوە دەست ئیشی لێکەین لە هاوینە بە 3 ڕۆژ تەنورێتەوە بێ ماڵی بەس تۆزێ بەهارە بە هەفتەیەکەوە بێ لەبەرێ ڕۆژی 3 تنیشی لێکەین 3 تن وەکو ئەمە 4 پەنجە بەس لە هاوینە 6 تن لە زستانە بێتە 1 تن بە 15 ڕۆژ ئەمە تەنوری ماڵان زۆرە زۆری هەیە بۆ فڕمی هەیە و بۆ ماسی هەیە و بۆ مریشک هەیە و بۆ کۆتری هەمان هێلانە بۆ گۆتری هەمان ئەمە شێوازی تەنوری ماوەی چەند ساڵە خەریکە بکات؟ دێنێکە 7 ساڵە بێت